بناوی خی بەخشندەی میهرەبان پێشەشی بەخێرهاتنی کەناڵەکەتانەکەم بۆ ئەوی کەوا هاتون و لە ماڵی ئێمە ئامادەبوون ماڵەکەمان تا ڕووناکردەوە بەخێراتن سەر و سەرچاومان دیارە من عەبدوڵڵاهی وای یوسف توانیم ئیمساڵ پلەی یەکەم لەسەر ئاستی خوێندنی ئیسلامی لە قوتابخانەی ئیسلامیەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستاندا بەدەست بێنم کە سوپاسی خی پەروەردیگارەکەم لەسەر ئەوەی کەوا ئەو پلە بەرزەی پێ بەخشیم هەروە لە پاشاندا سوپاسی من دایک و باوکم و مامۆستایەکانم و هەروە بەڕێوەبەری قوتابخانەکەم و بە تایبەتیش لەم شەوەدا سوپاسی ئەو کەسانەکەم کە ئەو مەراسیمیان بۆ ڕێخستم سوپاسیانەکەم ئەزیەتیان چێشانە ئەوە ئەماندەبوونیان پیشەیە کە ئەوە لە دڵسۆزی خۆیانە و لە خۆشەویستی خۆیانە بۆ من کەوا شانازیم پێوەکەن خی پەروەردیگار سەربەرز و سەرکەوتویان کە دیارەکە من الحەمدولله ئیمساڵ توانیم ئەو پلە بەرزە بەدەست بێنم کە ئەمە 2000 وەکو پێشتریش باسم کرد ئەمە 2000 بۆ من شانازی یەکەمیان بەدەستێنانی پلەی یەکەمە و شانازی دووەمینیان بەدەستێنانی پلەی یەکەمە لەسەر ئاستی قوتابخانە ئیسلامیەکان کە دیارە ئەگەر تەماشایەکی مێژووی کورد بکەین تەماشاکەن هەرچی پیاوی گەورەی کورد بووە هەر هەمویان لە قوتابخانە ئیسلامیەکان و لە مەدرسەکان و لە حوزرە ئیسلامیەکان پێگەیشتون کە ئەمە شانازیەکە بۆ من سوپاسی خی پەروەردیگارەکەم لەسەر ئەوەی کەوا ئەم فەزلە گەورەی لەگەڵ کردم وەروە لە پاشاندا سوپاسی هەر کەسێکەکەم کە ئەگەر بێت و بەیەک و شەش بە یارمەتی و هاوکاری کردبم وەروە بە سوپاسی هەموو ئەو کەسانەکەم کەوا هانیاندام لەسەر ئەوەی توانیم ئەو سەرکەوتنە بەدەست بێنم والله سوپاسی ئەوانەکەم کە بەرگریان لێکردم طبیعی لەوێندەر پیانوتم درێژی وەرە پشتەوە کە ئەو شتێکی طبیعیە یعنی ئەگەر بڵێن کەسێکی درێژ بنە پشتەوە بەڵام دی نازانم کردنیەتی دڵیان چی بۆ ئەوەش عادی خۆیە سوپاسی ئەو کەسانەشەکەم کەوا ئەگەر بێت و قسەیەکیان کردووەوە لە خۆشەویستی خۆیان بۆ من سەرکەوتوو بن هەر هەمووتان سەلام عەلیکم